بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر داهاتوو موچە دەکەین دیارە بەپێی ڕاگەندراوی دوێنەی کۆبوونەوەی حکوومەتی ماوە بەسەر کوێرین باز دەوەکە موچەی سێ موچەی کۆتایی ئەم ساڵ لە ئاستۆی حکوومەتی عێراقیە ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا لە ئەستۆکێیە ئەو سێ موچەیە و ئایا داهاتی بەردەستی حکوومەتی ماوە بەسەر چوو لەم ساڵدا چەند بووە چەندی بۆ موچە خەرج کراوە و بۆ ساڵی داهاتووش چاوەڕێکی دەکرد لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا دلێر مەحموود ئابووریناز و ئەندامی پێشووی پێشتووری پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری پێشووی کوردستان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاس دەکەین سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر ئەو ڕاگەندراوەی حکوومەتی ماوە بەسەر کوێریم کە دوێنێ کۆبوونەوەی کردووە بازوکە بەرپرسیارەتی عێراقە نەناردنیە و سێ موچەی و دەیخاتە ئەستۆی عێراق ئێستا لە ئەستۆی هەرێمە یاخود بەغدایە وڵام من لە دوێنە تەسیحەکە کەیرا بەڕاستی و کۆوایە کە یاسای بودجەی بەغا نەبێت ئەمە هەر ئیتفاقێکی سیاسی بوێت لە بینی هەرێم و بەغایە ئیترەوە ئیتفاقە سیاسیەش کەس نازانێت چیە یعنی هیچ تەسیحەکە ئیشارەتی بەوان نەیەوە کە ئێمە یاسای بودجەمان هەیە بۆ ماوەی 3 ساڵ لە عێراقا 23 و 24 و 25 ئەمە یعنی ئەمە لەلایەک لە لای ترەوانێ ئیتر کەواتە ئەو تەسریحانەیانی ئاوایی بە یەکسەر بە مباشر بە زەقی ئەڵێ هەموو موچەکان هەموو موچە و هەروەها موچەی زیندانیازی سیاسی شەکەوێتە سەر حکوومەتی هەرێم ئایا پێشتر ئیتفاقی سیاسی کراوە یاخود لە بودجە هاتوو ئەو شتانە کە ئێمە کە سەیری بودجەی ساڵی 2023 ئەەکەین بەو شێوەیە نییە یعنی پێش بوو تەسریحەکە نەرمتر بێت ینی وکووا بێت لەو پەڕیقۆتەوە قسە بکەیت و تۆ لەسەر حەق بیت باش بەس بەرپرسیارەتەکە ئێستا لایکێ چونکە یاسای بودجە جێبەجێ نەکرا نە لەسەر نەوت ڕێکەوتن کراوە لەسەر داهاتی ناوخۆ یاساکە جێبەجێ ئێستا بەرپرسیارەتەکە لە ئەستۆی بەغدایە هەرێمە خۆی موچە خۆران باجەکەی بدەن خۆی ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەوی بزانین بودجە چییە باش بودجە بریتە لە خەرجی داهات کورتێنان باش ئەم سێ بڕگە ڕئیسیەیە و ئەم سێ بڕگە ڕئیسیەش کە بۆ بودجەدا ئەندێ هیچی بە فعلی ئەوە نییە داهاتەوە بێ خەرجی ئەوە بێ کورتێنان ئەوە بێت بەڵکو ئەمە هەمووی تەقدیریە ئەخەم لێنرێ بە ئەوەیە ممکنە لە کۆتایی ساڵدا لە خەرجیش و لە هەر سێکیان کەم و زیاد بکات هەر بۆ نمونە ئێستا دوێنە تەسریحێکی سۆدانی ئەڵێ ئەو خەرجانەی کە ئیم ساڵ کردومانە تاسیری لەسەر کورتێنان نەکردو و کورتێنانمان کەمتر بووەتەوانێ لەبەرەوەی بودجەکان خەرج لەبەرەوەی کەمتر بودجەیان خرج کردووە کە بریتە لەوە اینجا ئێمە ئەبێ لە بگەڕێنەوە بۆچی ینی حکوومەتی هەرێم لە پێش هەموو شتێکەوانێ ئەوێ بگەڕێتەوە بۆ ئەوەی ئایا یاسای بودجەی ساڵی 2023 چۆن نییە بەو شێوەش مفاوەزات کە لەگەڵ حکوومەتی عێراقیە چونکە ئەگەر سەیریەکەین زیاتر خەلەلەکە لە چیایە لەسەر داهاتی نانەوتیە داهاتی نەوتی شەر کێشەی تایە ئێستا لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ناڕوا بەڵام کێشەی داهاتە نانەوتیەکانیش ئەمی شەر کێشەی تایە کێشەی تایە کە هەیە لە مادەی 21 بودجەی ساڵی 2023 حکوومەتی عێراقیە باسی ئەوە ئاکاتەڵێ هەموو داهاتەکانی کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان ئەبێ بگەڕێتەوە گەنجینەی عێراق بە پێی یاسای کارگەڕی دارایی ئیتیحادی اینجا لێرە ئەمەیە کێشەکەی دروست کردووە کە نازان وەختی خۆی حکوومەتی هەرێم ئەو خاڵی بەسەرا ڕۆشتووە کە مادەی 21 بودجەی بەو شێوەیە بەسەرا ڕۆشتۆکەڵە بە پێی یاسای کارگەڕی دارایی حکوومەتی ئیتیحادی چونکە بە پێی یاسای کارگەڕی دارایی ئیتیحادی چۆنە دوو تێڕوانینەیە تێڕوانینی حکوومەتی هەرێم وایە کە داهاتی نانەوتی تەنها بریتێ لە داهاتی دەواازە سنووریەکان و ئەو فەرمانگە حکمیانی یاخۆی بڵین ئەو فەرمانگە فیدراڵیانی کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەمیل دەکرێت کە ئەمە لە ساڵ پەنجای بگەڕێتەوە ئەمە بچێتە ناو گەنجینەی عێراقەوانی و لە سەدا پەنجاشی بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم بەڵام هەر بەپێی یاسای کارگەڕی دارایی ئیتیحادی حکوومەتی عێراق
ئەوەی کە هەیە کە لە ساڵی 2019 لە ساڵی 2019 کە ئەو یاسای کارگەڕیدارایی کە خۆی بەکاری ئەێنێ بۆ ناو خۆی و بۆ هەموو عێراق بەکاری ئێنێت تعدیلی کردوتەوانێ هەموو داهاتە نانەوتیەکان بڵین غیری داهاتی نەوتی ئەوە لەلایەکەوەیە کە ئەچێ بۆ حکومەتی نەوتیا بە حکومەتی فیدراڵی هەموو داهاتە نانەوتیەکان هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومەتی فیدراڵی چ دەواازە سنووریەکان چ باچ ڕسوماتی دەواازە سنووریەکان و چ باچ ئەگەڕێتەوە بۆ حکومەتی فیدراڵی لێوانەیە اینجا بە پێی قانونی ئیدارەی مالی ینی یاسای کارگەڕی و دارایی مامەڵی لەگەڵدا ئەکرێت اینجا لەگەڵ ئەوەشە تەنها ئەوەی کە هەیە لە 150کە هەمووی ئەگەڕێتەوە لە 150کە تەنها ئەو دەوایرانی کە تەمیو دەکرێت لەلایەن حکومەتی مرکزیەوە زایدەن کۆمەڵێ داهاتی ترکە لە خاڵە سنووریەکان هەیە وکوچی وەکو مەسەڵەی ڕسومی تەرمێک جەنازەیە کە توانێت ڕسومی حەوانەوە نیشتنەوەی تیارەکان ئەو ڕسومەی کە لە سیارات لە سیارە وەرەگیرەکە چێ بۆ دیوە ئەم کۆمەڵە ڕسوماتانە کە هەیە ئەمانە ئەگەڕێتەوە لە 150 ئەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێم ئیتر ئێستا بە پیاسی کارگەریدا داوای لە یاسای کارگەڕی و دارایی هەموو داهاتەکان ڕسومات و باچ ئەگەڕێتەوە بۆ حکومەتی ئەبێ بگەڕێتەوە بۆ گەنجینەی حکومەتی فیدراڵی ئەمە ئەبێ هەمووی بگەڕێتەوە بۆ ئەوەکو باسم کرد تەنها لە 150 داهاتی فەرمانگە فیدراڵیەکان وەکو پەساپۆرت و کارتی نیشتیمانی بەڕێوەبەرایەتی گشتی پەساپۆرت و کارتی نیشتیمانی زایدەن ئەوەی کە باسم کرد کۆمەڵێ ڕسوماتی زۆر بچکۆلەیە کە ئەگەڕێتەوە لە 150 جێبەجێ نەکرێت ئێستا بەڵێ کێشە هەبوو فەرموقسەکە تاوەکە بڵێ ئەمە ئەوە ئیتر داهاتە نانەوتیەکانە بێ هەمووی بگەڕێتەوە بۆ حکومەتی فیدراڵی اینجا کاچێتە گەنجینەوە هەمدیسان لەسەر ئەو ئەساسە چونکە لە مادەی 21 خۆی لە مادەی 21 بودجەیە کە حکومەتی هەرێم خۆی ئاگادار بووە موافقەتی لەسەر ئەوە کردو بە پێی مادەی 21 بودجەی گشتی عێراقی ساڵی 2023 ئەڵێ هەموو داهاتە نانەوتیەکان گەڕێتەوە بە پێی یاسای کارگەڕی دارایی خۆمە جێبەجێ نەکرا ئەمە تاکو ئێستا جێبەجێ لە بوارینەوەتەکەش جێبەجێ کە تێڕوانینەکە تێڕوانینی هەرێم و تێڕوانینی بەغا بە پێی یاساکە جیاوازە هەرێم ئەڵێ ئەبێ تەنها ڕسوماتی ئەوەی کە لە ئێمە وەرەگیرێت ڕسوماتی دەواازە سنووریەکانە کابێت لە 150 کەیگەڕینەوە بۆ بەغا لە 150 شیمان بۆ بگەڕێنێتەوانێ و هەروەها ئەو داهاتەی فەرمانگە فیدراڵەکانە کە ئیژێڕینەوە لە 150 مان بۆ بژێڕێتەوە حکومەتی عێراقیش بە پێی یاساکەوە یاسایە لە مادەی 20 قانونی ئیدارەی مالی حکومەتی ئیتیحادیە ئەڵێ نەخێر هەموو داهاتە نانەوتیەکانی مەحافەزەکان بێ هی هەرێمەکان بێت هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکومەتی ئیتیحادی اینجا حکومەتی ئیتیحادی ملزەمە بێ بەوەی کە پشکی هەرێمی کوردستان لە بودجە بدا ئەگەر ئەوە نەنێرێ حکومەتی ئیتیحادی شەڵێ ملزەم نابێت پشکی هەرێم بدات. دێمەوە خزمەت مامۆستا دەچینە هەولێر ڕووباخان سوپاسیان بە دەبوونی جەنابیشت دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕەشی بزان لەسەر ئەو سێموچەیە کە دوێنێ ڕاگەنراوی حکومەتی ماوە بەسەر چوو باز دەکات لە بەرپرسیارەتی لاستۆی بەغدادە ئەوە چوونی بەڕێزت بەرپرسیارەتەکە لای کێیە ئەوە کێ دەبێ ئەو بەرپرسیارەتە هەڵبگرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاسان دەکەم بۆ دەرفەتە کە کاچیم بۆ بەڕێست وەروە ستافی کەناڵی ئاسمانی پەیام و میوانە بەڕێزەکەشتان بەڵێ پرسی ئەو سێ موچەی کە مانگەکانی 10 و 11 و 12 کە ئێستامە نزیک دەبینەوە لە کۆتایی یاخود هەر لە کۆتایی مانگی 12 داین واتە ساڵی دارایی ساڵی 2023ەوە کۆتایی دێ بەڵام تاوەکو ئێستا موچەی تەنها لیستی موچەی مانگی نۆش تەواو نەبووە بە پێی و خشتەیە کە بڵاو کرایەوە موچە خۆران ئێستا موچەی مانگی نوێیان بە تەواوی وەرنەگرتووە کە بەیانی ئەوە
9 ڕۆژ 8 ڕۆژ دە ڕۆژێکی دەمێنێ کە ساڵی دارایی ئەم ساڵ تەواو بێ. بەڕاستی ینی سەیرە تۆ ئەوە بۆتە لە دوای ساڵی 2016 بۆتە نەرید کە موچەخۆر بەردەوام لە بەردەم مەترسی ئەوەدایەکەم ئەو مانگە موچەی پێنادرێ، ئەو مانگە موچەی تاخیر دەبێ، ئەو مانگە یاخود بە 50 ڕۆژ جارێک موچە دەدرێ، بە 40 ڕۆژ جارێک، یاخود بە 55 ڕۆژ جارێک موچە دەدرێ. خۆشترین هەواڵ کاک حەکیم لە لای موچەخۆر هەواڵی بە پەلەیەکە خشتەی موچە ینی بڵاو دەکرێتەوە. خشتەکەش چۆنە؟ بە 2 هەفتە موچەخۆر بە پێ ئەو خشتەی کە بڵاو دەکرێتەوە موچەی خۆی وەردەگرێت. ئەوەی هەرێم دیارە بە فەرمی داوای لە بەغدا کردووە کە 2 تریلیۆن و 100 میلیارد دیناری تر وەربگرێ بۆ موچەی ئەو 3 مانگە، واتە مانگەکانی 10 و 11 و 12 ئێمەش دەیزانین و بیستمانە حکوومەتی عێراقی ئەو پارەی کە چەند مانگە ناردوویەتی ئەو 700 ملیارەی کە ناردوویەتی بۆ موچەکانی مانگی 9 و 10 و 11 بووە، تەنها بڵێ بۆ 12 نەیناردووە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 7 و 8 و 9 پێداوە. ئەوەی کە باسە باس و خواسە و ئێستا کە حکوومەتی هەرێم داوای کردووە بە فەرمی کە موچەی ئەو 3 مانگە سرف بکرێ و بەرپرسیارەتەکەی خستۆتە ئەستۆی حکوومەتی عێراقی. خۆمە دەڵێن قەینا ئەوانیش بەشی خۆیان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆیان، چونکە دوجار نابێ موچەخۆر بەڕاستی بەردەوام موچەخۆر ببێتە تەسحیە، ببێتە سوتەمەنی ڕێک نەکەوتنی 2 حکوومەتی ناوەندی و هەروەها حکوومەتی هەرێم، چونکە ئەوەی زەرەرمەندە تەنها موچەخۆرە. نا حکومڕانانی هەرێم زەرەرمەندن، نە حکومڕانانی بەغدا زەرەرمەندن و نەبەرپرسان، ینی نە 2 حیزبی دەسەڵات لە هەرێم زەرەرمەندن، تەنها موچەخۆرە کە زەرەرمەندە. و دیارە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش ئەو وەڵامەی کە بە حکوومەت هەرێمی داوەتەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دیارە ئەو پرسە یەکلا دەکرێتەوە و بڕیارە لە ناوەڕاستی مانگی 1 بڕیار بدرێت لەسەر ئەو 3 موچەیە. بەڵام کە تۆ ساڵی دارایی کۆتایی هات کە تۆ چویە ناو مانگی 1 کە پارەش بێ بۆ هەرێم، پێم وایە حکوومەتی هەرێم خشتەی موچەی مانگی 1 ینی بڵاو دەکاتەوە، واتە ئەو 3 موچەیە دەبێت دەستی لێ بشۆین، ینی ئەو 3 موچەیە بەڕاستی موچەخۆران خورا. لەم کابینەیە کاک حەکیم هەتاوەکو ئێستا لەم کابینەیە 10 موچە بە کاملی نەدراوە، 7 موچەی ساڵی 2020، 3 موچەی 2023. ئەگەر بڕۆینەوە بە ساڵانی ڕابردوو کە چەندی بە کاملی دراوەئی، ئەوە 44 موچە ئەم کابینەیە داویەتی، لەو 44ش نزیک 10 بۆ 9 موچەی ینی بە لێبڕینەوە بووە. واتە ئەگەر چاوک بە ڕابردوودا بخشێنینەوە پێم وایە گەر هەڵە نەبم تەنها ساڵی 2022 موچە بە مەزبوطی و موچەخۆر پارەکەی لێ نەخورا و 12 مانگی وەرگرت. باقی ساڵەکانی تر هەمووی بە ناوی لێبڕینە، جا بە ناوی پاشەکەوتا، جا بە هەر ناوێک، ینی هەر ڕۆژە و چکە مۆدیل و ناوەک دێتە گۆڕێ بۆی موچەی موچەخۆرانی پێ نەدرێ. ئەو موچەیە فۆتا و نەدراوە بە موچەخۆران. و ئێستاش داوا لە بۆ نمونە مامۆستایان دەکرێت، داوا لە موچەخۆران یاخۆ مامۆستایان بچنەوە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی خوێندنی ئەم ساڵ نەفۆتێ. خۆی مەش لەگەڵ ئەوەین کە خوێندنی ئەم ساڵ نەفۆتێ و ڕۆڵەکانمان بێبەش نەبن لە خوێندن، بەڵام ئایا کە تو هەر ئەرکێک لە بەرامبەریدا دەبێ مافێکی پێ بدەیت. سەرەتاییترین مافی موچەخۆر، مافی مامۆستا چییە؟ موچەیە. کە تۆ ئامادە نەبی ئەو سەرەتاییترین ماف بە موچەخۆری بدەیت یان بە هەر ئینسانێک بدەیت، چ چاوەڕێی ئەوە دەکەی و ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە. ینی چاوەڕێی چ لە موچەخۆر دەکەی ئەرچی خۆی جێبەجێ بکە بە دڵسۆزی. پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر موتیح و خەڵکێکە زۆر ینی بەکەم پێم وایە ئەگەر هەر حکوومەت تۆزێک دڵسۆزی بنوێنێ بە موچەکی کەم ڕازی دەبێ وە زۆر بە دڵسۆزی ئیشی خۆی دەکات، تەنها لە پێنا ئەوەی ئەو قەوارەی هەرێمی کوردستانە و دامەزراوانە هەیە بمێنن. بەڵام بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان ینی بێباکە لە بەرامبەر موچەخۆر خەڵکی خۆی. و کاک حەکیم شتێکی تر، یعنی کە دەڵێن پارە نییە بدەینە موچە، ئەی باشە 2 حیزبی دەسەڵات بۆ لە کاتی بانگەشەی هەڵبژاردن دێن ئەو پارەیە تەخشان و پەخشان دەکەن بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاری دەهێنن.
ئەگەر لە خەمی ئەو خەڵکان بۆ نایەن ئەو پارانە سەرف ناکەن بۆی موچەیەکی بە هەردوو حیزبی حکومڕان و حیزبی دەسەڵات بێن موچەیەکی یەک مانگی فەرمانبەران بدەن. ئەی شتێکی تر بۆ نمونە داهاتی ئەوە دەڵێن کە بەغدا ئەوە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی بەغدایە و بەغدا ئەو 600 ملیارێ نانێرێ یاخود پارە نانێرێ یاخود پارە سەرف ناکە. ئەی باشە خۆی مە داهاتی ناوخۆمان هەیە، داهاتی خاڵە سنووریەکانمان هەیە، خۆ داهاتی ناوخۆ ئەگەر بەشی یەک موچەی مانگێکی فەرمانبەران نەکا خۆ بە 2 مانگ داهات بەشی موچەی مانگێک دەکا. ئەی باشە ئەو 3 مانگە مانگی 10 و 11 و 12 خۆ داهات هەبووە داهاتی ناوخۆ ئێکوا داهاتەکە چی لێ هات؟ بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە دەبێ بپرسین ئەی باشە داهاتە چۆ کوێ چی لێ هات؟ ئەی باشە بۆ بە داهاتی هەر 3 مانگ نایی موچەی مانگێک نادەی، نایی موچەی 2 مانگ نادەی. ئەگە لە خەمی موچەخۆری لە خەمی ئەوەی کە موچەخۆری خۆت چیتر چاوەڕێ ئەوە نەبێ هەواڵی بەپەلە ببیستێ لیستی موچە ڕاگەندرا ئەو ڕۆژە موچە وەردەگرێ. بەڕاستیانی خەڵک بێزار بووە لە بەڵێنی بێکردار، خەڵک بێزار بووە لەو هەموو لە کاتی بانگە شێخ هەڵبژار هەموو بەڵێنەی پێدەدرێ، بەڵام لە کاتی ئەوەی کە دێتە سەرەوەی کە مافێکی سەرەتایی کە موچەیە پێی بدرێ پێی نادرێ. ئەوە هەر لەولا بوەستێک کە خزمەت گوزاری هەمووی ڕاگیراوە کە باج و ڕسومات زیاد بووە. بەڵێ سوپاس دەکەم دوای دینەوە لاتان لەسەر باج و ڕسوماتیش قسە دەکەین. سوپاس دەکەین ماوەسە سەبارەت بە موچە خواردن بەڕێزیش هاوڕای کە بووە بە کللتور لە کوردستان ینی دەمێکە لە 2015 دەست پێ دەکات ینی کەم ساڵ هەیە بە ساغی موچە دەرچوو بێ؟ وڵا ژارە بە خێراتنی میوانەکە شتەکە من نەمزانی ویشمان لەگەڵە بەڕاستی چۆن بووە بڵە بە کەلتور یعنی زۆر کەرەتەڵێن وڵا هەرسێ مانگەکە بە سەریەکەوەی هەرسێ مانگەکەش بێ بە سەریەکەوانێ لا ئێمە بۆ بە کەلتور بە مانگێک موچەیەک تەوزێ ئەکرێت وەرە بە 3 مانگ تەوزێکرێت لەبەرەوە ئەو ئەتیادیم 3 مانگە من بە لای خۆمەوە نازانم ئەگەر خوابکە بیێن و لە مانگێکا 2 کەڕەت موچە بن ئەگەر بڕی پارەکەش بێت بۆ بە کولتور هەر بە بڕی پارەکەی 2 مانگیش بێ بۆ بە کولتور هەر لە مانگێکا 1 موچە و 3 مانگە تازە فوت تاوەکو لەبەرەوەی ساڵی دارایی لە عێراق و لەبەرچی لەبەرەوەی دوو تێگەشتنی دوو تێڕێننی جیاوازێ بۆ یاسای بودجە یعنی بۆ نمونە ئەو تەسیحی بەڕە سەرۆکی حکومەت کە ئەبوایە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کاربڕێکەر ئەبوایە ئیشارەتی بەوە باە کە ئێمە تەصفیح حساباتمان کردووە لەگەڵ حکومەتی عێراقیە چونکە ئەوەی کە داواکاری حکومەتی عێراقی وەزارەتی دارایی عێراقیە داوای ئەوەکە کە تەصفیح حسابات بکرێت وایەوە نییە پاکتاوی دارایی بکرێت و ئەمە ئەوە هەل لە هەوڵژاری شەوداوە ئەوەی کردووە کە مانگانە میزانی مڕاجعە حاضر بکرێت و بنێرێ بۆ بەغا ئایا گەر ئەمانە کراوە ئەو کاتەکە ئەمانە کراوە حکومەتی عێراقیش پارەکەمان نایەت با ڕوون بکرێتەوەوانە ئێمەش بڵین لەسەر حکومەتی عێراقیە چونکە ئەو مۆزوعێکی نهێنی نییە بڵێ با خەڵک نەیزانێ ئەوە پەیوەندی هەیە بە ژیانی خەڵکەوە بە تاکی کۆمەڵەوانێ مەسەلەی موچەیە یعنی با ڕوون بێتەوە لای خەڵک ئەگەر حکومەتی هەرێم پاکتاوی دارایی کردو هەموو زانیاریەکە میزانی مڕاجعی مانگانە ناردووە بۆ بەغاو و هەروە هەموو فۆرمەدارایەکانی بە تەواوەتی ناردۆ بە بەغا و بەغا نایدا با خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە خەتای بەغایە. باشە تو بەرز چۆنی خوێنیتەوە؟ من بەڕێی من ئەوەیە باشترین شتیانی پێویست بەوە ناکا بڵێ قەیناکە سەری ساڵی تڕوتڵێ و لەوانەیە زۆر دەوام نەبێ بەڵام کۆمەڵێ دانیشتن ڕێکەوتنانە کە ئەکرێت لە لێوان حکومەتی کاربڕێکرد و لەگەڵ حکومەتی عێراقیە ئەمانە ڕێکەوتنێکی سیاسین و پەیوەندی بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەیە قەیتێکە ئەتوانێت بە زووترین کاپچێتەوە بۆ بەغا لە بەغا بچێت بۆ ئەوەی هەمواری یاسای بودجە بکرێتەوە بە تایبەتی هەمواری یاسای بودجە ئەم کەڕەتە یعنی شتمان بەسەراتیە نەپەڕێ بۆ نمونە ئەوەی لێلا بڕێکاڵێ بە پێی یاسای کارگەری دارایی ئیتیحادی لە مادەی 21 ئەڵێ کۆی داهاتەکانی هەرێمی کوردستان گەڕێتەوە بۆ گەنجینەی حکومەتی عێراقی بەڵام کاڵێ بە پێی یاسای کارگەری دارایی ئیتیحادی معنای هەموو داهاتە نانەوتیەکانە بێ بگەڕێتەوانێ چەند داهاتێکی کەم نەبێت کە لە 150 گەڕێتەوە بە حکومەتی هەرێم لەگەڵ ئەوە مەسەلە ئینفاقی فعلی ینی خەرجی کردداری کە وەختی خۆی ئەو خەرجی کردداریە دانراوە چونکە ئێمە وتمان لە سەرتاوانێک کە خەرجیەکان هەمووی تەقدیریە
داهاتەکانی شەر تەقدیریە ئەشێت لەو ساڵەیە خەرجی کەمتر بێت پرۆژە کەمتر بکرێت عێراق کەمتر بیکە کەواتە ئێمە کە لە 12.67مان بەرەکەوێت ئەو کاتە لە 12.67ەکە پارەیەکی کەم ئەکات چونکە ئەو پارەی کەمتر سەرف کردووە تۆ لە 12.7 ئینفاقی فعلی خەرجی فعلی وەرەگریت کەواتە ئەمە لە زەرەری هەرێمی کوردستان ئەمەی لێلا ببرێت لە هەمان کاتە هەوڵ بدرێت موچەی هەرێمی کوردستان لیستێکی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان پاکتاو بکرێ و بنێرێ بۆ بەغا بۆی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان یاخود موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جیا بکرێتەوە لەم کێشمە سیاسی بخرێتە سەر بودجەی حاکیمە کە بودجەی حاکیمە پارەی بڵین پارەی بایعەکەیە دەرمانە گەنمی جوتیارانە بەڵێ گەنمی جوتیارانە بخرێتە سەر ئەو بودجێ بەسەر لەبەرەوەی ئەو بودجێ زۆری لێ خەرجەکرێت لەو مەجالەیە زۆر خەرجەکرێت بخرێتە سەر ئەوە و نەبێتە قوربانی کێشمەکێشنی ماوەستا سیاسی ئەمەش هەر لە ساڵی چکەستە پەرلەمان تاوەکو یەکینەوە بۆ 1 لە پشودایە بەڵێ ینی ئەگەر هەماریش بکرێتەوە خۆ دەچێتە مانگی دوو ئەزانچی ئەگەر پێشتر بە ئەو اتفاق سیاسی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بکرێت خۆ ئەبێ لە ئەنجومەنی سیاسەکە بەچی دەکرێت ماوەستا تا ئێستا 6 مانگ ڕۆژ وەکو بەرەزوتە لەسەر داهاتی ناو خۆڕێک نەکەوتن لەسەر داهاتی نەوت ڕێک نەکەوتن لەسەر گرێبەستی کۆمپانیەکان ڕێک نەکەوتن 6 مانگ لەم ساڵ بەڕێکرا تاویسە هیچ بەردێک لەسەر بەردێکدانان مەسەلەی ئینفاقی فعلی لا ببرێت مەسەلەی بەپێی بڵێن ئەڵێ بەپێی یاسای کارگەڕی دارایی ئیتیحادی ئەوە لا ببرێت و هەروە بخرێتە سەر بودجەی حاکمە ئەمە ئیتفاقی سیاسیە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی بەغایە کە وەختێک بوو بە ئیتفاقێکی سیاسی ئەو وەختە پرۆژە سیاسی کێموارکراوی بودجەش ئەنێردێتە پەرلەمان با نوێی مانگدا بنیشێت ئەو وەختە کە لە نوێی مانگەدا ئەنیشێ حازرە بێت لە بەردەمی ئابێت دەتوانێت مناقەشە بکرێت ئەگەر پێشتر ئیتفاق کرابێت ئەوە بە ڕۆژێ بە دوو ڕۆژ مناقەشە ئەکرێت و نەتیجە ئایا بەدەستەوە ڕێکەوتن نەکرێت لەسەر گرێبەستی کۆمپانی نەوتەکان داهاتی ناوخۆ ئەم ئیتیفاقە ناکرێوایە دەبێت کێشانە حل بکرێن تەوان کە منەڵێم ئیتفاقە سیاسیەکە بێ ئەو کێشانە چارەسەر بکرێن باشە بەڵام چارەسەر نەکراوە مەسەلەی داهاتی بەڵێ ئەوەش ئەبێتی بکرێت مەسەلەی نەوت ئێستا بۆ نمونە لە مەسەلەی نەوتە ئەوەی کە ئێمە ئەیبینین لە مەسەلەی نەوتە کۆمپانیەکان بەجیا تەسریحەیەن ئەڵێ ئێمە نەوت بەرهەمەیەنین کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت لە هەمان کاتە وەزیری سامانە سروشتەکان وەزیری کارەبا بە شێوەی تەسریح حیات ئەڵێ ئێمە بەڵێ کارەبا ڕەوانە ئەکەین بۆ عێراق کارەبا کە ڕەوانە ئەکەن بۆ عێراق بەچی ئەو بەرهێمێنانی و کارەبایە بەچی ئەکرێت بە نەوتەکرێت وایەوە لە بە پێکاتەکانی نەوتەکرێت پێکاتی نەوت لەکوێیە لە ژێر خاکی خۆمانایە لەم لاوانەیە ئەژڵێن ئێمە نەوتمان نەوت بەپێی ئەو بڕیاری دادگای تەحکیمی پاریسیش نابێت نەوت ڕەوانە بکرێت بۆ دەرەوە بە شێوەیەکی فەرمی یعنی هەموو ئەم شتانە پیشانی عێراقڵێ ئەگەر تۆ نەوت دەرناهێنی چۆن بەرە کارەبا بۆ من بەرهەم دەهێنی بۆ پێشم دەفرۆشیتەوە پێشم دەفرۆشیتەوە ئەگەر تۆ نەوت بەرهەم ناهێنی کۆمپانیا نەوتیەکان چۆن ئەڵێن ئێمە نەوت دەرێنین و بەرمیلیشی بە $30 ئەفرۆشینەوە بەناوخۆ بە $30 ئەفرۆشینەوانێ ئەمە لەلایەک ترەوانێ ئەمە پرسیار بۆ حکومەتی عێراقی دروستەکە ئەڵێ تۆ ئەڵێ باشە کۆمپانیا نەوتیەکان نەوت دەرێن و ئەیدەن بە $30 بەناوخۆ ئەیەن بە $30 چ بۆ پاڵاوگەکان بێ چ بۆ بە تەنکەر بێ بڕات ئەی باشە یعنی چی داوای $24 شەکەن بۆ تێچووی دەرهێنانی هەر بەرمیلێک ئەبێ ئەو شەریکەیە بە $6 زیاتر بیا لە تێچۆکەی هەنی ئێستا وایە ئەو تێبینێکی یعنی ئایا حکومەتی عێراقی خۆی ئەمە پرسیارەکە بە لای خەڵک لای حکومەتی عێراقی ئەڵێ تو ئەم بەسی ئەڵێ کۆمپانیەکان ئەڵێ ئێمە بە $30 ڕاگەنراوی کۆمپانیەکان هەبوو دەڵێ لە ناوخۆ بەرمیلێک نەوت بە 34 بە 33 لەو دەوروبەرە دەفرۆشن ئێستا بەزاوان داوای $32 دەکەن بۆ گواستنەوە و بەرهەمێنان ئێستا ناگوازێتەوە لە بەرمیلێک $3 ناگوازێتەوە ئەی باشە ینی ئەوانەی کە ئەو کۆمپانیانەی کە
ئەهلیەکانی ناوخۆمان کە دەستیان هەیە لەنەوە دەرهێنانە ئەوانی چی لێ ناخۆن هیچ یعنی تەسریحەکان هیچی تەسریحەکان نەزانی چی سەرچاوەکانیان هیچی ڕەبت نییە بەیەکەوە هەر بەرپرسێک تەسریحێکی تایبەتی ئەیە بە بێوەی ڕەبت بێ پێکەوە ئەمە خۆی حکوومەتی عێراقی والێ ئەکە ئەنو ئەوەشکاڵ پرسیاری لا دروست بێت. سپاس دەکەم دەیەوە خزت ماوەسا ڕووپاکخان سەبارەت بۆی کە بەرز باسی داهاتی ناوخۆت کرد بۆ تاکو ئێستا شەفافێتێک نییە ماگانە بڵاو بکرێتەوە هەرچەندە لەو راپۆرتێکە لە 6 مانگی یەکەم نردویان بۆ بەغدا دەڵێ داهاتی ناوخۆ سنوورەکان لەگەڵ هاوکاری هاوپەیمانە ماگانە 336 ملیار دینارە و ئێستا زانیاریەک بەرەمێنانی نەوت 300,000 بەرمیلی ڕۆژانەیە لەو بڕە نزیکەی 8,000 بۆ بەغدا ئەی داهاتی فرۆشتنەوت بە تەنکەر بۆ هیچ ڕوونکردنەوەیەک نییە. بەڵێ کاک حەجیم وەکو باسمان کرد ینی داهات لە هەرێمی کوردستان ینی وەکو ئێستا باز دەکرێت داهاتی نەوتیش ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و داهاتی نانەوتی هەیە داهاتی خاڵە سنووریەکان هەیە داهاتی ینی ناوخۆ هەیە و هەروها بات ینی باز لەسەر هاوڵاتیان بەڕاستی سەتا ئەو دراسی ئێمە کردومانە ینی نزیک دەبێتەوە لە 500 و 600 و ئانە کە زیادی کردووە. باشە ئێمە هەر نییە لە ژیانی ڕۆژانەمان ینی کە بۆ نمونە ئیشمان بە دەوائیرێک دەکەوێت ڕسوماتە بەناوی ڕسوماتە بەجا هەر شتێکە تو 3 قاتی 4 قاتی ینی چەند ساڵ پێشێستا ینی دەیدەی کە دەچی ینی یەک ڕۆتینیات یەک معاملات کە دەیکەی 3 قات و 4 قاتی پارەت دەڕوە. ینی ئێستا باز 400 زیادی کردو ئەمە بەڕاستی ڕێژەیە ینی ئەمە ینی مەبلەغێکی یەکجار زۆرە. باشەکە ئەو هەموو داهاتە هەیە ئەوی بەڕێز شت باست کرد مەسەلەی داهاتی نەوت و کە ئێستا بە بەرمیل و بەتانکەر دەفرۆشرێت هی باشە و پارە دەچێتە کوێ ینی ئەمەژەوە پرسیارە لە لامان باشە هەر ئەو پارەیە کە بەشی تەواوی موچەخۆران نەکا خۆ بەشی ئەوە دەکا بە 2 مانگ بتوانی هەر بۆ خۆت کە بەغداش پارەی نەنێرێ هیچ نەبێ موچەی 2 مانگی لەو 3 مانگە موچەی 2 مانگت پێ بدرێ ینی بۆ بەرپرسیارێتی قەینا ئەمە دەڵێن بەرپرسیارێتێکە لە ئەستۆی بەغدایە بەڵام دەکەوێتە ئەستۆی خۆشت کە لە خەمی موچەخۆرانی یان ئێمە بەڕاستی لەگەڵەوەی کە موچە نادرێ ڕسومات لەسەر ئێمە هەر ئەوەیەوە دەبێ هاوڵاتی ڕسوماتی خۆی بدە لە بەرامبەر ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشی دەکرێت خزمەت گوزاریش بە خۆمان دەبینین ڕەوشی خزمەت گوزاری چۆنە لە هەرێمی کوردستان ینی خزمەت گوزاریش بە پێویست پێشکەشی هاوڵاتیان ناکرێت و هەروەها بعد ئێمە بەڕاستی ینی بەردەوام وەزارەتی دارایی دەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ گەورە بازدەرانە گەورە بازدەر بازی نادەن بۆ ئیجراعات لەگەڵ گەورە بازدەران ناکرێ بەڵام لەگەڵ هاوڵاتێکی ئاسایی موچەی پێ نادەی خزمەتگوزاری پێشکەش ناکەی بەڵام دەی 100 200 300 بگرە بۆ 500 بازی لەسەر زیاد دەکەی لەگەڵەوەی کە موچەشی پێ نادەی دەوە هیچ نەبێ وەرە ماگانە موچەی پێ بدە ئینجا بازەکەی لەسەر زیادکە. یەکێک لە کێشە هەرە گەورەکان کاک حەچیم ئێمە پێشتر بە درێژایی 4 ساڵی پەرلەمان هاوارمان دەکرد ساڵانە پێش ساڵی دارایی یاخود لە کۆتایی ساڵی دارایی ساڵ کە نزیک دەبووینەوە لە کۆتایی ساڵی دارایی پێشوێ ساڵی نوێ دەست پێ بکە داوامان دەکرد کە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای بودجە حکوومەت بینێرێ بەڵام حکوومەت هەر 4 ساڵ خۆی دزیەوە لەوەی کە پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆیە ڕوبەڕووی ئەو هەموو کێشە دەبینەوە هەموو ساڵێ هەندێک لە موچەی فەرمانبەران دەفەوتێ دەخورێ بە ناوی جیاجیە هەنجا بە ناوی لێبڕینە بە ناوی پاشەکەوتە یعنی من زۆر لام سەیرە لە 2016ەوە هەتا 2027 بە درێژایی 7 ساڵ کێشەی موچەخۆران چارەسەر نەکرا یعنی ئەمە بەڕاستی ئەمە پێی دەگوترێ دوو لە ڕووی بەڕێستان بۆڵە بۆڵ ینی بەردەوام فێر بوونە بەرپرسانی ئێمە بۆڵە بۆڵ دەکەن ئەوە بەغدا ناینێرێ ئەوە ڕێک نەکەوتوین ئەو شاندمان دەچێت ئێستا دیسانەوە دەڵێن لە ماوەی ئەو چەند ڕۆژەی شاندی هەرێم بۆ پرسی دارایی و موچە دەچێتەوە بەغدا باشە بۆ دەچێت کە پێی چارەسەر ناکرێ بۆ دەچێت کە سەڵاحیەتی چارەسەرکردنی نییە بۆ دەچێت کە ڕێگە چارەیەکی پێ نییە بۆ موچەخۆران یعنی لە 2016 تو نەتوانی و تا 20 بە درێژای 7 ساڵ نەتوانێت کێشەی موچەخۆران چارەسەرکەی چۆن دەتوانی بە 4-5 ڕۆژ لە بەغدا دەمێنیەوە چارەسەری دەکەی یعنی بۆ حکوومەت بەرپرسیارەتی هەڵناگرێ یعنی بەرپرسیارەتەکە هەتا قورسیش بێ بۆ هەڵی ناگری
ئەی چۆن حکومڕانی دەکەی ئەگەر نەتوانی بەرپرسیارەتی هەڵگری یان لە 2013ەوە چۆن دەبێ حکوومەتێک تا ئێستا ڕۆژە یاسایەکی بودجەی نەناربێتە پەرلەمان یاخو پەرلەمانێک ئەوە چەند خول لە 2013ەوە بەڕێ بکات تاوەکو ئێستا یاسای بودجەی پەسەند نەکردووە ئێمە بۆیە ئێستا ڕوبەڕووی ئەو جۆرە قەیرانانە دەبینەوە قەیرانی بێموچەی قەیرانی دارایی ینی کۆمەڵە قەیران بەڕاستی هەمووش سوتەمەنیەکە باجەکە هەمووی هاوڵاتی دەیدات بۆیە ئێمە بەڕاستی حکوومەتی عێراقیش بە بەرپرسیار دەزانین لەبەرەوەی حکوومەتی عێراقی باش دەزانێت کە هاوڵاتی و موچەخۆر بازی دەدات و هاوڵاتی و موچەخۆر مزەحیە و بۆتە سوتەمەنی ئەو دەسەڵاتەکە بۆ خۆشی نازانێت چۆن حکومڕانی ئەو خەڵکە دەکا ئەو خەڵکەی هەموو کردوتە سوتەمەنی و لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان کە بۆ خۆیان بمێننەوە زیاتر ڕۆژێک زیاتر لەسەر حکم بمێننەوە بەڵێ سەبارەت بە باج کە باست کرد ئێستا باجەکە زۆر زیادی کردووە بەڕێوەبەری پێشووی باجەکان لێدوانیدا بوو باسی لەوە کردبوو پێشتر لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوو کە باس ساڵانە 800 ملیار بوو بەڵام لەوەر بەغدا و تویانە 220 میلیارە دواتر وەزیری دارایی باسی لەوە کردبوو کە وەزیری دارایی ئێستا بە شێوەیەک باز نەگەشتۆتە بڵێن 800 میلیار لە کاتێکار خۆشیان وەزارەتی دارایی بڵاویان کرد بۆ ساڵی ڕابردوو 912 میلیار بڵێن باچە بووە بارگرانێکی زۆری دروست کردووە ینی سەر ڕای نەدانی بڵێن موچە و اینجا لەسەر کاسبکار کە ئێستا بازاڕ نییە بەڵێ کاک حەکیم گەورەترین کێشەی کاسبکار و خەڵکی هەرێمی کوردستان ئەو زیادکردنی ئەو بازە بوو ینی یەکێک لە کێشەکان ئەوە بوو کە باز بە پێی یاسانە بێ نابێ زیاد بکرێ دەبێت بە یاسا لە پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجە کە دێتە پەرلەمان لەوێت دەبێت باز بڕیاری لەسەر بدرێت کە زیاد بکرێ بەڵام بە بڕیار بە فەرمان باز زیاد بووە نەک ینی وەکو بۆم باس کرد ینی زیاتر لە 80 جۆرە ئێمە بازمان هەیە ینی لە خەڵک وەردەگیرێ بە شێوازی سیر باز لە خەڵک وەردەگیرێ ئەنجا لەگەڵ جۆرەکەی کەمیەکەشی زۆرە ینی ئەوەی کە لە خەڵک وەردەگیرێ زۆرە بەڵێ بۆتە هۆی بارگرانەیەکی یەکجار زۆر لەسەر خەڵکی هەرێمی کوردستان هەتا لە ماوەی ڕابردووای لێ هات خەڵک بەڕاستی ینی دەستی لە کاسبی وشی خۆی هەڵگرت بوو من بەڕێزێک جارێک باسی کردوتی من بازرگانیم دەکرد کاروباری بازرگانی لە هەرێمی کوردستان کوتی ئەوەندە بازیان لەسەر زیاد کردم کۆمپانیام هەبوو خزمەتی هەرێمی کوردستانم دەکرد ینی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانم دەکرد لەبەرەوەی کە بڵێ نەڵێ هەر بازرگانێکەکە ئیشەکەی خۆی بەڕێکی بکات هیچ نەبێ هەندێک هەلی کار دەڕخسێنێ ینی هەندێک گەنج دەخاتە سەر ئیشوار و ئەوەش دەبێتە هۆی سەرمایە و داهات ینی بۆ خەڵکو و هەتا بازرگان پێم وایە زۆر بێ بازرگانی شەریف زۆر بێ بازار زیاتر دەبوژێتەوە باسی لەوەی کردکوتی بازرگان یەکەم کەوت بۆ سەرخەت و هەروەها زۆر باش دەڕۆیشت کوتی هەر ڕۆژ بە ڕۆژ بازیان لەسەر زیاد دەکردم ڕۆژ بە کوتی ناچار ئیشەکەم هەڵگرت و ئێستاوە لە ئەڵمانیای بۆ خۆم خەریکی بازرگانی بۆ زۆر باشترە ینی بزانە لەو وڵاتانە کە ئەو هەموو ماف و ئیمتیازە بە خەڵک دەدرێ ئەو جا باد زیاد دەکرێت کەچی کەسابەتەکەی لەوێ زۆر باشتر بۆ نەک لێرە تو موچە نادەی خزمەتگوزاری پێشکەش ناکەی کە دێشی هەر باز زیاد دەکەی هەر دەتەوێ ینی بەڕاستی حکومەت دەوێ خۆشی ببێتە بارگرانی بەسەر موچەخۆر و بەسەر خەڵک ئەوە چۆن دەکرێت ینی بۆکو باسم کرد حچم ڕسومات لە بەرامبەر چێ لە بەرامبەر پێشکەشکردنی خزمەتگوزاریە بەڵێ بە کورتی دەکرێت چارەسەری موچە بکرێ یاخوتا و جۆرە لە حکومڕانی دەسەڵاتی هەبێت چارەسەری موچە قورسە سەراوی کە داهاتی ناوخۆ هەیە سەراوی کە بڕەپارێک لە بەغدا دەفرۆشتین بڵێن نەوت بەتەن کرد چاوەڕێ بکەین لە ساڵی داهاتوو چارەسەر بکرێ بەڵێ خۆی کاک حەکیم پێم وانیە چارەسەرەکەی قورس بێت چارەسەرەکەی ئاسانە وەکو باسمان کردەوە بعد زۆر زیاد بوو و داهاتی بعد زۆرە داهاتی ناوخۆ زۆرە ئەمە هەر بەڕێوەبەرایەتی هاتوچۆ چەندە داهاتی هەیە و فەرمانگە فیدراڵیەکان کە ینی بەشێکی داهاتەکەی بۆ هەرێمی کوردستانە چ داهاتێک هەیە ینی داهاتی ناوخۆ زۆر زیادی کردووە ئەنجا فرۆشتنی نەوت بەتەنکەر زۆر زیادی کردووە ئەنجا داهاتی خاڵە سنووریەکانەوە بە هەمان شێوە و ڕێککەوتنیش لەگەڵ بەغدا بەو شێوازەی کە دەگونجێ بە پێی یاسا بە پێی قانونی بودجەی عێراق
يعني ڕێککەوتن ئێمە بەڕاستی ناکرێ هەر داواکاریەکی ئێمە هەمان بوو چاوەڕێ بکەین کە حکوومەتی عێراقی بۆمان جێبەجێ بکە نەخێر لە پێناو موچەخۆری خۆمان دەبێ ئێمە تەنازولێکی زۆر بکەین بۆی موچەخۆر نەبێتە زەحیە نەک ئێمە بڵێین ئەمە یەک دوو سێ ئەو سێ خاڵەمان هەیە دەبێ هەر سێکی جێبەجێ بکرێ نەخێر وانە یەک خاڵش لە پێناو موچەخۆرت جێبەجێ بکرێت دەبێت تەنازول لە دوو خاڵەکەی کردکەین سپاس دەکەین ئێمە ئەمستا پێنج خولەکێکمان ماوە ئێمە بڵێن بەراچوونێکمان کرد بوو لە پێیان لەم ساڵدا لە 12 مانگدا تقریبا داهاتی بەردەست زیاتر لە 11 تریلیۆن بوو بەڵام ئەوەی کە بۆ موچە خەرج کراوە 8 تریلیۆن و 220 میلیارد هەنی ئەوەی تر ماوەتەوە حکوومەت نەیتوانی بەداهاتی ناوخۆ تەکمیلێ و موچانە بکە کە نەیداوە بەبێ ئەو بەدواداچوونە کە کراوە کە داهاتی حکوومەتی هەرێم لەم فترەیە بڵێن لە دوای لە ساڵی 2023 کە 11 تریلیۆن دینار بووە بە 8 تریلیۆنی خەرج کردووە 3 تریلیۆنی ماوەتەوە یعنی ئیتر کاتی ئەوەیە کە زۆر ڕوون بێ لەگەڵ خەڵکە لە ڕێگەی سایتەکانی و بڵاوی کردووە بکاتەوە ئەو 3 تریلیۆنی تریلیۆن دیناری ترچی لێ هاتووە ئەگەر ماوە بابیدا بە موچە چووکە کە ئەیرێ بە موچە بوو ئەرەوە نیە خەڵک سوودی لێ ئەبینێ حکوومەتی سوودی لێ بینێ بێکاری کەمە بێتەوە ئەرگ لەسەر ئەو کەم دەبێتەوانێ باش زیاکات کۆمەڵێ داهاتی تری ئەوی زیاکات ئەوەیە بەڵام ئەمەیە لە خاڵێکی تر قسە بکەم هەر لەگەڵەوە سیرەکەی زۆربەی کەڕێت لە کۆمەڵە پێیج و کۆمەڵە کەسی ناو حکوومەتی ژینیەوە کاڵێ ئەوانەی کە داوایە نەکرد ئان و نەوت تەسلیم بە حکوومەت بکەنەوە نەوتمان بە تەسلیم بە حکوومەت کرد و چەی بڕی خەڵک ئەوە لەسەر داوای خەڵک نەبوو کە نەوت تەسلیم بە حکوومەت تەسلیمیشان نەکردو لە ڕاستیە مامۆستا لە 300,000 تەسلیم دەکەن بەڵێ ئەم ڕێکەوتنە و ئەم نەوت تەسلیمکردە ئەگەر بەکەم و کوڕی بێ بە هەر شێوەیە بێت لەسەر داوای خەڵک نەبووە بەس بەڵکو لەسەر داوای بڕیاری دادگای پاریس بوو کە غرامەی تورکیاشی خستووە ڕێگەی گەل لە هەرێمی کوردستان کە نەوت بفرۆشێت لە ڕێگەی بۆریوانە لەسەر بڕیاری دادگای فیدراالی بوو خەڵک کە داوایە کرد ئەویست پێش ئەو بڕیارانە بێت بۆ ئەوەی حکوومەتی هەرێم بە قوتەوە بچێتە بەغاو مفاوەزات بکات نەگەڕێتەوە بۆ یاسای کارگێڕی دارایی ئیتحادی کە ئەی بەستێتەوە نشوکە بە پێی یاسای کارگێڕی دارایی لەبەر چی ئەڵێ لە ساوا پەنجای داهاتی گومرک ناچێ بۆ هەرێم هەمووی ئەبێ بگەڕێتەوە بۆ هەموو داهاتەکان بگەڕێتەوە بۆ حکوومەت لەبەر ئەوەی کە پیترۆدۆلاری هەیە پیترۆدۆلاری هەیە و هەم کوردستان ناوچەیەکی سەرسنووریە هەم کە نەوتیشی هەیە پیترۆدۆلاری هەیە ئێمە ئەو کاتە ئەمە ئەوترا ڕاست بوو قسەی خەڵک بوو بە قسەی خەڵک کرا کە پێش ئەو بڕیارەیە بڕیاری دادگای پاریس و بڕیاری دادگای فیدراالی بەغدا ڕێکەوتن بکەمەسە سەبارەت بووی کە ئێستا زۆر پێشتر وتیان خەڵک داوای موچەی ڕاستە و خۆ لە بەغدا بکە نادەستوریە بەڵام ئێستا موچە دوا دەکەوێت دەڵێن لە ئەستۆی بەغدایە نینەوەی خۆی موچەکە بداتنە ئەوەشە ڕازی بێ بە ڕاستە خۆ موچە بدات کاک حەکی من سەرەتا ئیشارەتم پێ ئەوایە لەوتە ئیشارەت بەوە بیرایە کە تەسفی حسابات و میزانی مراجعی مانگانە نێراوە بۆ بەغا بڵێ ئێمە هەموو ئەرکەکانی خۆمانمان جێبەجێ نەکراوە هەمووی خەتای بەغایە ئیشارەتی پێ بدرایە ئەمە ئەوە اینجا لە دوای ئەوە ناکرێت لە ماوەی کاڵم تەسریحەکان تقریبا ڕەبەت نین پێکەوە ڕەتیان نییە پێکەوانەیە تاڵێک نییە بەیشانەوە بەسێتەوە چه ئەوەی وەزیری کارەبا ئیدا چه ئەوەی نوێنەری کۆمپانیەکان قسەکە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت چه ئەوەی کە حکوومەت قساکە بۆ یعنی ئەوایە کە تۆ ماوەیە لەمە پێش ئەڵەی ئەگەر بێت و حکوومەتی عێراقی ڕاستە خۆ پارەی موچەخۆران بدا کە ئەمە شتێکی چاکە چونکە یان کە تۆ ڕێ ئەەکەوەی بە تەواوەتی ڕێکەوە لەگەڵیا بۆ ئەوەی هەموو چەش بنێرێ هەموو جەش بنێرێ ئەڵەی شتێکی خراپە و شکۆی حکوومەتی پێشکێ بەڵام ئێستا خۆتەڵی حەقەکەتان لای حکوومەتی عێراقیە ئەمە خۆی لە خۆیان دەرگا ئەکاتەوە بۆی خانەنشینان موچەخۆران مامۆسایان هەموو یەکێکلەوانە بچێت لە دادگای فیدراالی بچێ بۆ لای حکوومەتی عێراقی بکوێتە گفتوگۆ لەگەڵ ئەوانوانێ خۆی ینی کۆمەڵێ تەسریح هەیە ڕێگە ئەکاتەوە ئەوەش کوی حکومە بێهێزی بۆ حکوومەتێنێ سپاس دەکەم مامۆستا ئەوروپاخان زۆر بە کورتی کەمتر لە خولەکێکمان ماوە ئێمە بەراچوونێکمان کردبوو لە 2015 تا ئێستا بە بڵێن 15 موچەینە درا و 34 موچە بە سیستەمی پاشەکە و دەموچەش بەلێ بڕین 26 تریلیۆنی موچەخۆران خوراوە لەلایەن حکوومەتەوە بەس بۆ مەقاسە ناکرێت بۆ پارەی ئاو کارەبا هەرچەند ئێستا بە پێشینەکان و با و بە کارەبا
3 تریلیۆن بڵین حکومت لای خەڵکە بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ کاک حەکیم ئێمە لە ساڵی 2020 لە یاسای چاکسازی زۆر داوای ئەومان کرد مەسەلەی مەقاسە بکرێنی بۆ خەڵک و بۆ موچەخۆران ئەو هەموو موچە لە لای حکوومەتی هەرێمە بە حکوومەتی هەرێمیش لەو بەشێکە لە لای هاوڵاتیە ینی مەقاسەی پێ بکرێ بەبەر یەک بخرێ بەڵام بەداخەوە هەر ئەو کاتێ لە کۆبنەوەی لیژنەکان حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نەبوو کە مەقاسە بکات ینی بەو قەرزەی کە لەسەر هاوڵاتیانە یان ڕازی نەبوو هیچ لێیان خۆش بێ و ڕازیش نەبوو کە بەبەر موچەکانیان بخە لە کاتێکدا وەکو باست کرد تا ئێستا ینی ئەوەی کە دراوە بەبێ لێبڕین و بەبێ پاشە کەوت و بەبێ هەموو شت 34 موچە دراوە ینی لەو کابینەیە باسی ئەو کابینەیە دەکات بە لێبڕینەوە 44 موچە دراوە دە موچە هەر بە تەواوی نەدراوە کەچی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو کاتە ئیستیعدادی نەبوو ینی کە مەقاسە بکە ینی بۆ موچەخۆران و هەروەها فەرمانبەرە. بەڵێ سپاس دەکەین ڕووپاکخان لە هەولێر و لەگەڵ ماوەی مامۆستا کاتمان نەماوە داهلەور دەکەم سپاس دەکەم سپاس مامۆستا دلێر محمود لە ستۆدیۆ سپاس بۆ ڕووپاکخانیش لە هەولێر سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان